بەڵێ سەرەتا بە خێراتتانەکەم من ناوم کارۆن فەتاحە خەڵکی باڵەکایەتی مەدانیشتی چۆمانم قوتابی مە لە زانکۆی سۆران ئیدی هەر لەگەڵ پیشەکەم کە قوتابی زانکۆم ئەم ساڵی چوارەمی زانکۆمە لە قۆناغی سێ بووم بیرم کردەوە کە ئیشێ بکەم بۆ ئەوەی گوزەرانی خۆم لە قسم داخلی و بەشە ناوخۆی لەگەڵ زانکۆ کارێ بکەم بۆ ئەوەی نەمەبار گرانیەک بەسەر ماڵەوەمدا بتوانم هاوکاری خۆم و عایلەکەشم بکەم. هەڵبەتە ساڵی پار لە ڕێی برادەرێکمەوە بووم بە شاگردی کەسێک کە کوبەی لێرەدانا ئەوە تا تقریبا 2 مانگ بەردەوام بووم لەوێەوە ئەو کەسە دوکانەکەی هەڵگرتەوە ئێدی منیش ئەوشم لەلا ئاسان ببوو شارەزاییەکم پەیدا کردبوو بیرم لەوەی کردەوە لۆ بخۆم ئەو شەی نەکەم شێکی ئازادە و ئیدی ئەو پاشماوەیەک بیرم کردەوە توانیم بە پشتیوانی خوا عارەبانەیەک بکڕم و دەست بدەم بە ئیشەکە ئیدی ئیشەکە لەلام تۆزێک زەحمەت بوو بەڵام کۆڵم نەدا و توانیم سەردانی 1-2 شوێنی بکەم 1-2 وەستای کوبە ئیدی ئەزمونم لەوان وەرگرت و توانیم ئەو ساڵ لە سەرەتای دەوامەوە دەست بە ئیشەکە بکەم. بەڵێ ئیدی کاریگەری هەیە پێنەدانی دەرماڵە بە خوێنکاران کاریگەری هەیە هەڵبەتە پێشتر تقریبا بار ئاسانیەکی بۆ قوتابیان دروست کردبوو پێداویستی تەڵەبەی تا ڕادەیەک ئاسان کردبوو بەڵام ئیدی من کۆڵم نەدا و بەردەوام بووم هەڵبەتە ئیدی منش ئەگەر ئومێدم هەبایە ئەوی شەم ناکرد هەر قوتابێک کە تەخەڕوزەکات لە بەشی خۆی سەرکەوتی بێت حەزەکات لە بە گوێرەی شەهادەی خۆ ئیش بکات بەڵام ئیدی ئەو وڵاتە پێویستی بەوەیە کە ئەمە ئەو شێ بکەین و ئیشکردنیش هاتوو ئەگەر بڵێ ئەمن بە مانگێک و 2 مانگ ئیدی پارەیەکی زۆرم دێتە دەست ئەوە ناکرێت دەبێت و قوربانی بۆ بدەیە سەرەتای ماندیبوونێکی زۆری ئەوێ و تاکو لە شوێنێک ئەناسری وەختی ئەوێت دەبێت بەردەوام بیت بەڵێ پێکاتی ئەو کوبەیە بەخۆی کوبە ساوارە لە کوردەواری پێڵێن کوبە ساوار بەڵام لە ئەسڵ پێڵێن کوبە حەلەبیش لە هاوسنورە لەگەڵ مووسڵ دواتر هاتە مووسڵ لە مووسڵیشەوە ئیدرێرە پێڵێن کوبە ساوار کوبە ساواری خۆماڵیە پێکاتەکەشی قیمەکەی گۆشت و پیاز و کەرەوزە ئیدی لە نێوان ئەو دولارێنە پانەکەیەوە و سۆرێکەوە لەنا ئەو منزەڵەش دایەنەی لەوەی ڕوونەکە جوان بسۆڕێتەوە. کوبەی مامۆستا کاروان کە دەستخۆشی لێ دەکەم بەڕاستی ئیشێکی زۆر باش کردووە کە ئەو کوبە جوانای ئەو کوبە خۆش و بەتامەی هێناوەتە سۆران بەڕاستی یعنی جێگای دیارە توانی بە ماوەیەکی کەم جێگای خۆی لە دڵی ئەو گەنجە خۆشەویستانە بکاتەوە کە ئەو گەنجانە وەکو دەبینن شەوانە سەردانی دەکەن بۆ خواردنی ئەو کوبەیە.